فێر بن فێر دعوا شەرد نییە بڵێ ئەبێ ئەو عیلمانە بزانم و ئەمەگە دین بزانم و خوای گەورە جارێ ئێمە شتێک هەیە زۆر غەڵەت تێگەیشتون کابرا ئازارێ بێ بە گەورەترین عالەمی جا تەقوای بۆ دروست دەبێ وەڵڵا خوا عەکسیەوەمان پێڵێت ئەفەرمێ واتقوا الله ويعلمكم الله لەخوا بترسە خوا فێری دەکات دینی ڕاستەقینەوە فێر دەکات و ڕێگەی ڕاستی بشارەیە لەخوا بترسە کاکە فێری تەقوا بن فێری تەقوا بن تەقوا بەڕاست پێتان بڵێم یعنی گەنجارێک دەستیان ناوەتە کاری بانخوازیێمانە کەچی سەیرەکەی لەگەڵ ڕێز ماڵم هێشتا تەربیەتەکەی جوانی ئەوە نی قسە لەگەڵ خەڵکا بکا و چێتە ناو خەڵکەوە دوو ئاەتی قورئان فێر بۆ دەزەکا بە چاوی ئەوە ئەو بە کافردانێ ئەو بە ئەزام چی دانێ قسە بە باوکێڵە قسە بە دایکێڵێ نە ئوسلوبێکی جوانی هەیە تو قورئان بخوێنەوە کاکە سەیری کەزانی ئیبراهیم زۆر قسەی لەگەڵ باوکیا کرد دوو کەلیمە فێر بووی بۆ هاتووی بۆ نۆعا ڕەخا قسە بە باوکی دەڵی ئاخر باوکی فەقیری 50 دانە ساڵە ئاوا مامۆسای مزگەوت فێری کردووە کە دینداری ئاوایە تۆی بە 5 دانە ڕۆژ ئەوەی کە ئەمڕۆ بۆ دەرگەوتەوە بە حسابی خۆ دەڵێ ئەو غەڵەت بووە ئەدەیە ئەوی ئیشی 50 ساڵ بە 5 ڕۆژ ڕاستکەیتەوە ناکرێ ئەبێ تۆش ئامادەوی 50 ساڵ ئیشکەیت 50 ساڵ لە پێناوی خوایە نەفەست درێژ بێ بۆی ئەو غەڵەتانە ڕاستکەیتەوە ئەبێ سینەت فراوان بێ تەحەمولی هەبێت ئەبێ سەبری پێغەمبەرانت هەبێ عەلەیهیمو الصەلاة وەسەلام شوێنکەوتەی ئەوان بیت چکڵانە بچکۆلەیەک مەبە ئیبراهیم دوعاکە عەلەیهی السەلام بڵێ ربنا وابعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم خواه پیغمبری كان بو بنيرا فيري علميان كاو فيري تزكيان كات فيري تقوايان كات كخوا دعاك قبولك بوي عكسكاتو بوي راسكاتو بوي إبراهيم فرمي كما أرسلنا فيكم رسولا منكم يتلو عليكم آياتنا ويعلمكم ويزكيكم ويعلمكم الكتاب والحكمة أم جارك أخواي قولوا دعاك إبراهيم قبول كدوا بيلا لكاك التزكية لبيش تعليمه بيغمركم بوناردون فيري تزكيان كإنجا تعليميان كا إنك تو علم فير بوي أقل أخوان نترسايد أدبو أخلاقي أهلي علم تيانبو بربت الجاني خلق أو بزمات دروز ذلك أمر السوشيال ميديا يبيرن شون بلاماريا جينو دينيا ناشرين كردوا باشي خواي تيانيه هەرێکە و چەلەحانە و فەنی چەلەحانە فێر بوو بوێ قسەی خۆی بەسەر بەرامبەرەکەی ئازاڵکە لەو بینەشە حەق و نەبێ